ئەپڵ یەکەمین جارە سیستەمی نێتۆرکی نەوەی پێنجەم بەکاردەهێنێت وێڕای ئەوەی خودی تەکنەلۆژیاکەش نوێە بە بازار و ئەوەی زۆریش جیاوازە ئایفۆن 12 و زنجیرەکانی ئەداپتەری بارگاویکردنەوە و بیستۆکیان لەگەڵدانیا ئەمەش بە پاساوی پاراستنی ژینگە لە مادە کاربۆنیەکان. هەروەها لە ڕووی ناوەکیەوە ئامێرەکان سیستەمی iOS 14 و چیپسێتی A14 بایۆنیک و کامێرای وایدی 12 مگاپیکسلیان لەسەر جێگیر کراوە. ئەمجارە ئەپڵ زۆر فۆکەسی لەسەر تۆکمەیی و خێرایی داناوە، هەر بۆیە ئەم ئامێرە نوێیانە چەندین جار شاشەکانیان بەهێزترە لە کاتی کەوتنە خوارەوەدا و خێرایی بەکارهێنان و ڕوونی و ڕووناکیان بە 150 زیاترە لە ئامێرەکانی پێشخۆی. ئایفۆن لەم زنجیرەیەدا چەندین ڕەنگی جیاوازی خستوەتە بەردەست، ئەویش لە پێناوی بەدەستخستنی تەواوی خواستەکاندا. هەر بۆ مەبەستەش ئامێرەکان لە 100 تەنکترن بە بەراورد بە مۆدێلەکانی پێشخۆی.